خاڵێکی تری جەوهەری ئەوەیە کە خوای پەروەردگار وەل کۆمەڵێکا نابێ کە ڕیاباز بیبا بەڕێوە یا کە کۆمەڵێک کەسی ڕیابازی تایە بەڵێ تەرەفی مقابلە شێ کافر و مرتەد بن مشریک بن تۆ بەرامبەریان وەستاویتە تۆ بەڵام خوای پەروەردگار سونەنی گەردوونی گۆڕی ڕێساکانی گەردوونی بۆ سەیدنا نوح گۆڕی لەبەر ئەم مەجموعە کەمەی کە ئیمانیان پاک و پوخت بە پێغەمبەرایەتی سەیدنا نوح هێنا وعلى نبينا عليه الصلاة والسلام وما آمن معه إلا قليل کەمێک کەمینەیەکی زۆر زۆر کەم باوەڕیان پێهێنا دوای 950 ساڵ لەم داوایە بەڵام خوای پەروەردگار ڕێساکانی گەردوونی بۆ گۆڕین عەزیزانی من وا نەزانن خوای گەورە خۆ بێ ئاگا نییە لە مۆزعی بەسەر موسڵمانانە دێ بەڵام ئایا ئێمە شیاوی ئەوەین ئەم سەرکەوتنە خوایە بۆمان بێت ئایا ئێمە شایستەی ئەوە بووین خوای پەروەردگار وەرمانە بێ إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون باشە خوای گەورە وەل ئەو کەسانەیە کە ئەهلی تەقوان و پیاو چاکن ئیحسان محسنین لێرە مەبەست ئەوە نییە خێرێکەکە محسنین ئەو کەسەیە کە لە کۆتا دەرەجە بۆ خوا سڵحاوە دەرەجاتی ئیمان و ئیسلام و ئیحسانی بڕیوە تەقواکاریەکەی وای لێ کردووە لە خوای گەورە نزیک بوو بێتەوە بووە بە ئەداتی قەدەری خوا وا بۆی سڵحاوە بۆیە خوای گەورە یارمەتی ئەدا و وەلیە ئەبێ من عادەتەن بۆ خوای پەروەردگار ناڵێم لەگەڵی ئەبێ ئەڵێم وەلیە ئەبێ چونکە وەلبوون ئەدەبێکی جوانترە لەگەڵ خوای پەروەردگارە بەکاری بێنین بەڵام مەبەست لەم وشەیەیە ئەم مەعیەتەی خوای پەروەردگارە دۆڕێنین ئێمە گەر بۆ خوای گەورە ئیشمان نەکرد وەڵڵاهی عەزیزانی من بۆ خوا سوڵحان ئەساسێکی زۆر گەورەیە یارمەتیدەرێکی زۆر گەورەیە ڕێنیشاندەرێکی زۆر گەورەیە ڕێ ئاسانکارێکی زۆر گەورەیە تۆ تا زیاتر بۆ خوای پەروەردگار بسوڵحەی هەست بە ئەم گەورەیە ئەەکەی کە خوای پەروەردگار چۆن بە فەزلی خۆی لەگەڵ تا بێ ئاوە وەلتا وردە وردە هاوکاریت دەکا گەورەت دەکا ئەتباتە پێشتر کاریگەرت دەکا ئەتپارێزێ هیچ شتێ بەبێ قەدەری خوای پەروەردگار نابێ نەترست لە خەڵک هەبێ نەهیوا ئاوات بە خەڵک ببەستە ڕوود لە خوای پەروەردگار بێ و خوای پەروەردگاریش یارمەتی دەرمان بێ ئاەتەکە زۆر ڕۆشنە یعنی حتمما خوای پەروەردگار تووشی میحنەتی ڕێگامانەکە بۆ هۆی ئەو کەسانە بمێنەوە کە زێڕی پاکن هەروەکو چۆن زێڕینگەرێک زێڕەکەی خۆیەدا لە ئاگر ئاگری لێدا هەتا پاڵفتەیەکە هەرچی خاشاچێک بۆ بووبێ ئەکەوێتە خوارەوە ئێمەش ئەم ریزی جیهاد و ڕەنج و هەوڵدانی خۆشمان هەمووی وا ئەبێ بە تەئکید بە جۆرەها ئیمتیحانەکرین وەلەنەبلوەنەکم بشەی بە شتێک لەوانە خوای گەورە ئیمتیحانت دەکە جا نوقسانی بێ یان خێریش بێ وەلەنەبلوەنەکم بالخەیری وەشەڕی فتنە خۆ هەر بە میحنەت هەروە نەزانی بە زیندان تاقی دەکات بە میحنەتی ڕاوەدوونان تاقی دەکاتەوە بە فەقیربوون تاقی دەکاتەوە بە هەموو شتێک بالخەیری وەشەڕی فتنە ئێوە زانن خوای گەورە چۆن ئیمتیحانی ئەو خەڵکەی کرد لە کوردستان لە ماوەی ئەو چەند ساڵەیە کە خێر و خۆشیێکی زۆرتریان بینی و پاری زۆریان بەسەرا هەڵڕژا پارەی نەوتی احتیلال پارەی دزراو پارەی سوحت ئێوە زانیتان چۆن پارەی مەزلومەکان هەمووی چۆن کەوتی جرفانی ئەو خەڵکەی ترەوە خۆتان ئاورتان لە خۆتان دایەوە کە بزانن ئەمەی کە خوای گەورە پێی داون ئیمتیحانتانەکە پێی چەند کەس لە ئیمتیحانەکەیە دەرچوو چەند کەس بوو بە ساحەبی $1,000,000 مسلمانی ملتەزم بەڵام وتی با $100,000 بدەم بۆ فەقیر و هەژار و ڕەش و ڕوتێک کە لەبەر خاتری خوای گەورە پیاوەکانیان لە زیندانە لەبەر خاتری خوای گەورە پیاوەکانیان چوون بۆ جیهاد و ڕۆ و احتیلال بوون آخر خەڵکێک خوێنی ئەبەخشی ڕۆحی خۆی بەخشی لە پێناوی خوای گەورە بەرامبەر احتیلال وەستایەوە بۆی خۆی نەگرێ وەکو کە لە بەڵقانە خۆی گرتووە لە جنوبی ئەڵمانیا 50 ساڵ 60 ساڵ خۆی گرتووە ئەی بۆ لە وڵاتی مسلمانانە ناتوانێت خۆی بگرێت خەڵک بۆ خوای گەورە سڵحاوە تۆ چەند بۆ ئەوە سڵحای کە ئەوەی خوای گەورە پێی بەخشیوی بیدەی بە مسلمانە بیدەی بەو ڕەش و ڕوتە محتاجانە وهل تنصرون وترزقون إلا بضعفائكم پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام چما ئێوە سەرکەوتن و ڕۆزی و ڕزقتان بەردەستە کەوێ ئەگەر بەهۆی لاواز و فەقیر و هەژارەکانتانەوە نەبێ کە ڕۆکەنە خوای گەورە وەڵێن خوایە پێمان ببەخشی
لەبەرەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێن، نەکەوین ئەو ڕیابازیەمان لێ نەبێ بە پیشە، ئەکەوینە ڕیاوە بە زوو تۆبەی لێ بکەین، زوو بگەڕێینەوە، ڕۆژانە مراجعەی نەفسی خۆمان بکەین و بۆی بزانین نەبووە بە ڕیابازی، هەر کردارێکی بووە بە ئیسم. کردار ڕوودا و دووبارە بوونەوەیە، بەڵام ناو سیما و سیفەت بریتیە لە سابت بوون، پێوەلکان و چەسپان و بەردەوام بوون.